کاک مسرور کە توانی ئەمە پروژە ڕۆناچیەکە بێنێتە ماڵی هەموو خاڵک ئاوادان کاتەوە لەم کابینەیەکی زۆر سەرکەوتوو بووە لە چاو هەموو کابینەکانی تریش چونکە لە ڕووی ئەمن و ئاسایشیەوە لە ڕووی پرۆژەی ڕۆناچیەوە یەکێکە لە پرۆژەکانی ڕۆناچی یەکێکە لەو پرۆژە هەرە گرنگەکانی کە هاوڵاتیان کە لەم سەردەما کە توانێتی ئەمە شێکێکە بەدەستەنگەکانی کە سەرۆکی جەنابی حکوومەت کاک مسرور کە توانی ئەمە پرۆژە ڕۆناچیەکە بێنێتە ماڵی هەموو خاڵک ئاوادان کاتەوە ئەمە شێکێکە لە پرۆژە هەرە گرنگەکان پرۆژەی ئاویش ئەمە هەر یەکێکە لە ئامانجەکانی هاوڵاتیان ئەمن و ئاسایشی ئەمە یەکێک لە ئامانجەکانی هاوڵاتیان کە ئەمن و ئەستەقرارەتی هەیە کە ئێستا لە بەڕاستی ئەمە شێکێکە هاوڵاتیان دەتوانن بە هەموو شێوازێک بە ئەمن و ئاسایشی خۆیان چێوەی بڕۆن چێوە نەچن ئازادن تێدا ئازادن دەتوانن بە ئەمن و ئاسایشی خۆیان بژین هیچ گرفتێک نییە لە بۆ هاوڵاتیان ئەمە شتێکە کە دەگەڕێتەوە لۆ سەقامگیری و باڵادەستی جەنابی کاک مسرور کە ڕابەراتی ئەم سەرۆکی حکوومەتەی گرتووەتە دەست ئەمە جێگای دەستخۆشیە ئێمە هیوای سەرکەوتن لێ دەخوازین ئیشەئەڵڵا ئیشەڵڵا پرۆژەی باشترمان لە جەنابی چاوەڕێ دەکەین کە لە بۆمان بەدەست بێتن